ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە بۆ من بوومە باوک ئەندامێک نوێنە خێزانەکەمان پەیدا بوو دەتوانم لە یاریکردن بەردەوام بم لە گەیمەرایەتی خۆم بەردەوام بم لە یوتیوبەرایەتی خۆم بەردەوام یا خودنام دوسێ هەفتێک کە دەزان ئازان خۆشەویستانم بەخێردن بۆ بەرنامەیەکی نوێی سفر ژیری کۆمەڵە بابەتێک سنجڕاکێشێ باەکسەر بە گەورەترین هەواڵی و هەفتەی دەست بکەن ئەویش پلەیستیشن پڵەسە پلەیستیشن پڵەس بەڵێ هاوڕێن خۆشەویستم سۆنی بەشێکی یەکزار زۆر یاریەکانی پلەیستیشن پڵەسی نوێی ئاشکرا کرد کە لە ڕۆژی یەکەم لە مانجی بەردەست دەبن هەرچەندە بەخۆی لە کۆتایی ئەو مانگەی لە ئاسیا بەردەست دەبی بەڵام لە بۆ ئەکاونتە ئەمریکیەکان کە زۆربەمان ئەکاونتی ئەمریکی لەوانێ بەکاربینین جگە لەو کەسانی کە ئەکاونتی ئیماڕاتیان هەیە ئەمریکیەکان لە مانجی 6 بەردەست دەبن 13 شتێکی لە بابەت هەیە تۆنە یاری تێدایە یاریەکانی پلەی 4 تێدایە پلەی 5 تێدایە پلەیستیشن 1 و 2 تێدایە بە شێوەیەکی سەیر و جیاواز لەگەڵ یاریەکانی پلەیستیشن 3 بە شێوەی ستریم یاری زۆر باش تێدایە من چاوەڕێم نەدەکرد بەڕاستی ئەو یاریانە دابنە سۆنی بەڵام یاری زۆر باشیان دانایە بۆن ئەو کەسانێک کە تازە دێنە ناو دنیای پلەیستیشن یاری زۆر باش تێدایە بۆنە بلادبۆرنی تێدایە Days Gone Dead Nation Apocalypse Edition Death Stranding Director Cut version وەیەکە Demon Souls بە ریمیکەوە واتە لەسەر PlayStation 5 بگومان Destruction All Stars Ghost of Tsushima Director's Cut God of War Gravity Rush Remastered Horizon Zero Dawn Infamous تێدایە هەردوو سپایدەرمانەکەی تێدایە Last of Us Remasteredەکەی تێدایە Left Behind تێدایە سەرجەم یاریەکانیان چارتی تێدایە و جگە لەوانەش third partyش تێدایە تا یاریانش تێدایە کە لەلایەن کۆمپانیەکانی دیکەوە سۆنی عقدی لەگەڵ کردیە بە ماوەیەک لەسەر ئۆکتۆبر بەردەست دەبن بەڵام سۆنی دەڵێ ماوەکە زۆرە یاری ئاشنە Assassin's Creed Valhalla کە گرتاوە کەسان یاریش ناوازەیە باتمان ئارکەم نایت تۆنێکی دیکە لە گەورەترینیشیان بگومان Red Dead Redemption 2 کە یەکجار سەرنجڕاکێشە یاریی وازە بەلاح لە خزمزارێکی مەهنگانە دابنرێ بێگومان زۆرە یاریش کەشمانی کە لە خزمزارێ زیاد دەکرێت بە ناوی کلاسیک گیمز کە ئەو یاریە کۆنەکانن سۆنی تۆزەک بە سەیری باسی کردیە باسی پلەیستیشن یەکچی ئۆریجنال دەکە و باسی ئەو یاری کلاسیکان دەکە کە ڕیماستەر کردنە لە بە پلەیستیشن 4 بەڵام ڕاستەوخۆ یاری پلەی دوی دانە نایە واتە یاری پلەی دوی دانایە بەڵام ئەو یاریانی پلەی دوی دانەیە کە پێشتر بەخۆی لەسەر پلەیستیشن 4 بەردەست بوون ئەگەر لە ئۆنلاین بتکڕیبان واتە پێشترێ خۆیان گوازرابنەوە لە بە پلەیستیشن 4 بەڵام بە کواڵتی پلەیستیشن 2 بەڵام وەکو یاریێکی وەکو گارۆڤار 1 و 2 ئەوانە تاوەکو ئێستا نازانین بەردەست دەبن یاخود نەیاخود تێدانی لە لیست هەرچەند سۆین دەڵێ تۆنە یاری دیکە هەیە هێشتا شەمان نەکردوونە ئینشاڵڵا ئەوانەی تێدایە یاری کلاسیکەکان لەوان لە کوردستان زۆر بەناو بانگە بەڵام سایفن فلتەرمان هەیە کە یاریی زۆر بەناو بانجی بێن ستودیویە و کەسانی یاری Days Gone دروستکردەوە ترۆفیش لە بۆ ئەو یاریە بەردەستە بەڵام نازانین ترۆفی لە سەرجەم یاریەکانی پلەیستیشن کلاسیک بەردەستە بن یاخودنا و third partyش تێدا بگوان لۆرمنا بایۆشاک ڕیماستەرەکەی لە بەردەست دەبی بۆردەرلاند هانسم کۆلێکشن لێ بەردەست دەبی و تۆنە یاری پلەیستیشن 3 شێ بەڵام تەنیا لە شێوەی ستریم دەبن تا بتەنیا بە ستریم بەردەست دەبن و سۆنی شتێکەشی ئاشا کرد بەناوی گەیم ترایلز واتە تاقیکردنەوەی یاریەکان پێشەوەی بکڕی چەند یاریێکیدا نایە دەتوانانی تاوەکو 3 کاتژمێر یاریەکەی ئەنجام بدەیت پێشەوە یاریەکە بکڕی لە ڕێگەی ئەو خزمزارێ وەریدەگری بێگومان بەڵام لە ڕێگەی پریمیەمەکە وەریدەگری ئەویش یاریەکانی Uncharted Legacy of Thieves Collection Horizon Forbidden West و third partyەکانیش Cyberpunkمان هەیە Farming Simulator 22 Tiny Tina's Wonderland و WW2K22 کە 3 کاتژمێر خراپ نییە بەردەستم بەڵام لە ڕێگەی پڵەسەکەی بەردەست بە باشتر دەبم بێگومان بەڵام ئەکیدم لەوانەیە هەر یاریەک بستە ناو ترایڵەکەی لە کۆتاییدا دێتە سەر پڵەسەکەی کەواتە دەتوانین بڵێن God of War Ragnarök لە دوای ساڵ و نیوێکی دیکە ئەگەری هەیە بێتە سەر خزمزاریە لەبەری زۆرێک لەو یاریانی کە دانرێ 2020 بەڵام 21 تێدانە وەکو ڕلیسی 2021 یاریش تاوا نوێ دایرەکتەر کەتەکانی تێدای 2021 بەڵام دایرەکتەکان یاری تاوا نوێ نینە تەنیا ئەپگریدن یاخود چۆن دەڵێ بە شێوەکان نیمچە ڕیماستەرێکن بە پێی پێشبینی خۆم بێ پێی ئەو کاتانە بی کە سۆنی لێرە بەردەستی خستیە یاریەکانی 2020 لە 22 بەردەستخرێنە بەڵام مەگە تەمشە کاتەکەیانکەی ساڵ و نیوێکیان پێچوە کەواتە لە لەوانەیە God of War Ragnarök لە دوای ساڵ و نیوێک بێتە سەر خزمزاریە کەشتێکی یەکزار باشە Apex on Mobile بەردەستە لەسەر مۆبایلی Apex Legends بەردەستە تاقیم کردو لە سایپادی زۆر متعی هەیە و زۆریشم پێخۆشە هیوادارم مێش تاقیب بکەن هاوڕانی خۆشەویستم لە مانجی 6 وەزام 13 12 شتێکی بابەتەیە یاری Fall Guys دەبتە فریم لەسەر PlayStation 4 PlayStation 5 Xbox One Xbox Series PC Nintendo Switch هەموو تاوی کۆنسۆڵ و تەرتیبات شتەکان لە بە خۆتانتوان بە کرۆس پڵی ژاری بکەم تا برادرێک تێ لەسەر Xboxە دەتوانین بە گۆڕینەوەی ID ئەو شتانەی نا Fall Guys بتوان بێکەوە یاری بکەن کەشتێکی زۆر سەرنجڕاکێشە لە دوای 6 مانگ لە ئاشاکردنی ڕەنگە نوێیەکانی پلەیتەکەی PlayStation 5 لەو هەفتەیە
پێم وابی بڵا دەکرێت سوین دەڵێ بڵا دەکەین بۆ هەفتەیەک ڕۆژکە بەڵام بەزە دەشتا دەیتەکە دیار نیە بەڵام ئێستا حالیان لە ستۆر هەیە ئەنیتوان بیکڕێ ئەم کێ دەگات دەستت نازە بەس سوین دەڵێ بەردەستن واتە دەتوانانی ئۆردەری ئەم کە کەشتێکی باشە من حەز دەکەم بەڕاستی یەک دوو ڕەنجی جیاوازی ئۆردەر بکەم مەسەن زۆرم حەز دە شینەکەی لەگەڵ ڕەشەکەی خۆڵەشێکی تاریکیان تێدام حەز دەکەم ئەو دوو ڕەنگە پلیتە دانەی بە $30 من هەڵدەم ئینشاڵڵا بە ڕکلامش وەریگرن و بە $30 ئێستا لەوە من زۆرە وەرمە باب پارەم نییە کەی پێستم بە ڕکلامێت چی حەز ڕکلامێت تکایە نامنۆ بنێری وا ڕکلام بکەی باشە لە هەفتەی ڕابردوو یاریی گەورە زەبەلاح بڵاو کرا بەنای Evil Dead the Game کە یاریی زۆر سەرنجاکێش دیارەوە حەز دەکەم تاقیکەمەوە بەڵام پێویستە لەسەر گەیم پاس یان پڵەس بەردەست بێ ئەمە حەز ناکەم پارەی بۆ زۆر یاریانە بدەم $60 پێ بدەم چەنە یاریەکە فول پرایز نییەوەتە $30 لە پێک گەیمسی ژۆزم داشکانجی گەوری لۆ کرێ لە ئێستاوە پێشوازێکی مامناوەندی باشی لێکرا لەلایەن ناخوب باشە نەک زۆر باشەی لێکرا باش بوو لەلایەن ڕەخنەگران 74 هەیە بەڵام گەیمەرە زۆریان بەدڵ بوو 8.6 پێدا لە دەی کە دەڵێن گەیمێکی خۆشە زیاتری فۆکس سەب مۆدی ئۆنلاینە ئۆفلاینی هەیە بەڵام ئۆفلاینەکەی چەند ماپەکە چەند مەرحەلەیەکە دووبارە دەبتەوە بەڵام ئۆنلاینەکەی دەڵێن زۆر خۆشە تۆ دەتوانانی یەک لە پاڵەوانەکانی یاری بکەیت کە لە ناو دنیای Evil Dead تۆ دژمنەکان دەکوژی یان وەکو درڕندەیەک یاری بکەیت کە لە عیبەکان دەکوژی سەرنجاکێش دیارە لە هەفتەی داهاتوو یاریی گەورە و ناوازێتە سە گەیم پاس سنایپەر ئیلیت 5 کە پێم وایە یەکێکە لەو یارانەی کە پێویستە لەسە گەیم پاس یان پڵەس بەردەست بێت گەیمەرێکی زۆر پارە بە سنایپەر ئیلیت 5 ناداکیت منەوەی بەڵام لە ڕێی گەیم پاسی گەیمەرێکی زۆر تاقی دەکاتەوە کە بڕاندەکە بەناوبانگتر دەکات هێشتا دڵخۆشم لەسە گەیم پاس بەردەست دەبی وەرەوە لەسە پلەیستیشن و پیسیش بڵاو دەکرێتەوە ئۆکەی بێنەسە گارۆڤاری لەو هەفتەیە یاخود لە یەک دوو ڕۆژ ڕابردوو چەندین سکرینشۆت و وەروەها ڤیدیۆی نوێ و ئەپگرید کراوی یاخود ئەپدەیت کراوی یاری گارۆڤاری لە بلۆک پۆستێک بڵاوکرد لە سۆنیەوە کە چەندین فیچەری نوێ لە خۆ دەگرین فیچەرەکانش ئەکسەبڵیتیە واتە چەندین بە چەندین شێوەی جیاواز دەتوانانی یاریەکە دەستکاری دووەکەی بکەیت دەستکاری ڕەنگ بکەیت دەستکاری شتەکان بکەی واتە یاریەکە زیاتر بەردەست دەبی لە بۆ زۆرترین خەڵک بۆ کەسانی کە پەنجەیان تەواو نییە بۆ کەسانی کە چاویان تەواو نییە یاخود ڕەنگ کوێرن بۆ کەسانی گوێیان تەواو نییە چەندین فیچەر و تایبەتمەندی بەردەست دەکات تاوەکو زۆرترین گەیمەر لە هەر جۆرێک کە نەخۆشیشان هەبی یاخود نەبی هەر شتەوازێک بی بتوانانی یاریەکە بکەیت دەڵێت زیاتر لە 6 فیچەری هەیە لە بۆ ئەو کەسانێکەوە پێویستیان پێەیە کە پشتشی زۆر باشە ئەگەر تەماشایەکی دیمەنەکان بکەیت دەبینیکەوە لە چاو گرافیکەکەی 2020 کە بڵاویان کردەوە زۆر گۆڕانکاریە بەسەر داهاتیە چەند دیمەنێکی نوێی یاریەکەیان بڵاو کردەوە گرافیکەگە سەری باگراوند بکەیت دەبینی بوردەکاری زۆر زیاترە هەورەکە زۆر جوانتر دیارە باگراوند باشتر دیارە و بەگشتی یاریەکە کلینترە خاوێنترە و کواڵەتی بەرزترکرایتەوە وردەکاری زیاترە کە عجیب بەشتی وا دەبین هەموو کاتێک زۆربەی کات ئەو یارانەی لە تڕێری یەکەم یاخود لە گەیمپڵی یەکەم شاندن گرافیکی زۆر بەرزە دواتر کە یاریەکە بڵاو دەکرێتەوە گرافیکی زۆر دادەبەزی بەڵام ئێستا پێچەوانەیە تقریبا یاریەکە بڵاو نەکرێت بەڵام پێچەوانەیە گرافیکی باش بوو ئەستا زۆر باشترە بەڵام کە یاریەکە بڵاو دەکرێت ئینشاڵڵا نایاب دەبی چاوەڕێنە و بەپێی ئەو بلۆک پۆستەبی کاتە گارۆڤانە ساڵ تقریبا نامەدێ لە بەرەوەی هەر کاتێک سۆنی باسی ئەکسەبڵیتی کردبین واتە ئەو فیچەرانی کردێ ناو مۆدی ئەکسەبڵیتی بەردەستە لە مینیوی بەردەستە مێنیوەکەشیان ئاشاکە کە ڕەنجیشینە زۆر جوانە کاتێک سۆنی باسی مێنیوی کردبی ئەکید ئەو ساڵە یاریەکە بڵاو بێتەوە سو گارۆڤار ئێستا تقریبا نتوانم بڵێم 100% ئەو ساڵانەیە 100 دەتوانم بڵێم ئەو ساڵ 99.9 گارۆڤار بڵاو دەکرێتەوە ناتوانم بڵێم 100 لە بەرەوەی سۆنیشتەوەی نەوتیە بەڵام هیوام زۆر بەرزە سا بڵاو بکرێتەوە ئینشاڵڵا بڵاو دەکرێتەوە لە بەرەوەی هیچ کاتێک نە بە باسی ئەکسەبڵیتی بکرێم یاریەکەش بڵاو نەکرێتەوە سو هیوام بەرزە کەی دەیبینین دەنگوێکی گەورە هەیە کە کۆنفرانسێکی گەوری پلەیستیشن لە مانجی 6 ببینێن هەرچەندە کۆنفرانس و پلەیستیشن لە مانجی 6 زۆر قەناعەتم پێی نایە لە بەرەوەی سۆنی لەو هەفتەیە چەندی ترەیەری یاری نوێ و ئەپدەیت کرا و ئەو شتانێ بڵاو کردەوە سو چاوەڕێنە هیوام زۆر بەرز ناکەمەوە لەبۆ کۆنفرانس بەڵام هیوام بەرز دەکەمەوە لە بۆەوەی کە بزانم ئەوسا گارۆڤار ڕاگنەڕۆک دەبینین رۆکستار چ دەکا ماکس پین 3 ریماستەر دەکا یاریەکە نا تەنیا ساوندتراک هەمووان بە هەمووان ڕابارد ڕۆکستار لە تویتەری تویتەرچی کردوتی ماکس پین 3 ڤێرژنێکی نوێی لە بۆ بڵاو دەکرێتەوە بەڵام ساوندتراک و میوزیکەکەی نەک یاریەکە هەموو گوتیان ئەوت باس دەکەی رۆکستار وای ئەویشەی هەر دەکەێت و ئەسڵەن لەو ئەویشەی دەکەێت یاری ئارماتان لە بیرم یەکی لە یاری گەورە تەقەکەرەکان بەشەی نوێ لە بڵاوکرێتەوە بە ناوی ئارما ریفۆرجەر کە بەشەی کە یاریێکی فری تو پڵەیە فری تو پڵی توانین بڵێن بەشەی تاقیکاری بەردەستە
بەڵام نازانم بەشەی تاقیکاری بەرزتە بەڵام نازانێت تە فری تو پلی یاخود نە ئارما ریفۆرجەر تەنیا یەک مۆدە یەک نەخشەیە لەیەک ماپی پێکاتیە بەڵام ئارما فۆر بە فەرمی لە بەرمێنانە بەڵام جیاواز دەبێت لەگەڵ ئارما ریفۆرجەر ئەگە ئەکسبۆکس تێ یا پیستی دەتوانێت یاری لە بخۆت بە خۆڕای تاقیکەوە ئێستا هەل ئۆکەی دەنگۆیەکێکجا گەورە هەیە لەسەرەوەی کەوا ئەگەر سۆنی ئەگەر بێت و گارەڤاریش دوا بخە ئەو ساڵ دوو یاری دیکەی دەبینێ لاست ئۆف ئەس یەک ریمیک لەگەڵ مۆدی ئۆنلاینی لاست ئۆف ئەس 2 کە پێم وایە ئەو دویاریە بێک پاکێج لە بۆ پلەیستێشن 5 بڵاوکەنەوە بە نرخەکی $30 $40 شتێکی زۆر باش دەبێت لەبەرەوەی مۆدی ئۆنلاینی لاست ئۆف ئەس 2 زۆر نایاب دەبێت لەبەرەوەی فاکشن بەشی یەکەمی لاست ئۆف ئەسی مۆدی ئۆنلاینی بەشی یەکەمی لاست ئۆف ئەسی کاتی خۆی زۆر نایاب بووە تا موزیشێکی زۆریە و بەڕاستی من بخۆم زۆر مەزیمە بەشی لە بۆ بەشی دووەم ئەگەر مۆدەکان و نەخشەکان زۆر سەرنجاکێش بی ئەکیدم زۆر خۆش دەبین کەیش دەیبینین ئەکیدم مەو زوانە یا ستیت ئۆف پلی یا کۆنفرانس ئەو دو یاریە 100% دەبینین لەبەرەوەی دەنگۆیەکی زۆر زەبەلا هەیە بەوسە بینە سەر سایلەنت هیل یەکێ لە یاریە ناوازەکانی ژیانم سایلەنت هیلە کات خۆی لەسەر پلەیستێشن 2 سایلەنت هیل زۆر خۆش دەوێت لەبەرەوەی زۆر ترسناکەن من یاری ترسناک زۆر کەم دەکەم بەڵام سایلەنت هیل ترسناکە فیلمەکەشی خراپ نییە و چیرۆکەشی زۆر سەرنجاکێشە باسی شارێکی دەکە بە دووکەڵدا پۆشە یاخۆ شتێک ڕوودەدا ئەو شارە ئینزارێک لێدەدا هەموو شتێک پێچوانە دەبتەوە تە شارێکی دیکەی ترسناک و کاتێک ئینزارەکەی تۆ تەبیعی چڕۆکەی زۆر سەرنجاکێشە تقریبا چەند کەسێک چەند سکرینشۆتێکی بەشی نوێ یاری سایلەنت هیلیان دزە پێ کرد کۆنامی یەکسە وێنەکانی پێسەڕی و کۆپسترایکی لێدا کۆپی لێدا ینی کۆپیڕایتی کرد واتە ئەوە معنای ئەوەی دەکە وێنەکان ڕاستی نەکەواتە سایلەنت هیلی نوێ لە بەرەمێنانە و سەرۆکی بلوبەر تیم ئەو کەسێکەوە یاریشان دروست کرد بەنای The Medium کە تەنیا سەرەتا لە تەنیا لەسەر Xbox بەدەست بڵێ گەیم پاس لە کۆتاییدا هاتە سەر پلەیستێشنیش ئەوان خێریشی بەشەکی نوێ سایلەنت هیلن وەروە دەڵێن سایلەنت هیلی بەشی دووەمیش ریمیک دەکرێتەوە لە بۆ کۆنسۆڵی نوێ و دەڵێن یاریشی تەواو نوێی سایلەنت هیلیش لە بەرمێنانەوە تقریبا دو یاری سێ یاری سایلەنت هیل لە بەرمێنانە دەبێت باوەڕ بکەم دەبێت هیوام زۆر بەرزکەمەوە بەڵام کۆنامی جێسیقەی نییە بەڕاستی هیوا زۆر بەرزکەیە دەبینیم زین سڕدا لە نوێترین کۆنفرانسی خۆی لە بە بەڵێندەر و پشک ئەو خاوەن پشکەکانی خۆی ئەو لیستێکی دانا کە تەواوی ئەو یاریانەی کە ئەکتیڤن واتە ماگانە پارە پیا دەکەن هەمووی دانا بەڵام باتڵفیلد 2022 دانانا تەنیا باتڵفیلد 5 تێدا بوو یەکەم جارشتی وا بکەی باتڵفیلد 2022 دەبی ئێستا گەرمترین یاری ئەیبی چەند دەزانین کە یاریش کەس خواردووە بەڵام بەخۆی ئێعتراف دەکەکەوە ئەو یاریە گەیمەری نمایە ولا ستیمی زیاتر لە 1000 کەسی یاریەکەی پێکردی ئەو یەک دوو مانگەی تقریبا دەتوانین بڵێن دانی بۆی دانەیە کە باتڵفیلد 5 باشترە و سەرکەوتوترە لە باتڵفیلد 2022 کە باتڵفیلد 5 یاری زۆر باش نەبوو باتڵفیلد 1 و 4 و 3 زۆر باشترم لە باتڵفیلد 5ش اعتراف دەکەم کە باتڵفیلد 2022 شکستی هێنایە بەنە سەکردنسە کۆنفرانسی سۆنی کۆنفرانسێکی خۆی ئەنجامدا لەو هەفتەی هەرچەندە سۆنی نەک پلەیستێشن سۆنی بەگشتی کۆنفرانسێکی لە بۆ بەڵێندەرەکانی خۆی خود خاوەن پشکەکان و میدیا بەگشتی ئەنجامدا لە بەشی پلەیستێشن بە کورتی جیم ڕایان یاخود لە بەشی پلەیستێشن بە کورتی باسی چەند شتێکیان کرد کەەوە چەندین براند هەیە چەندین یاری هەیە سۆنی خاوەنددارێتیان دەکات یانیش خاوەنددارەتی ڕێکلامکردن لە بۆیان دەکات مەسەڵەن چۆن یا هەندێک یاری هەوەکە هەم ساڵێک Call of Duty مولتی پلەیستێشنیە لە بۆ ڕێکلامکردنی هەندێک ساڵ مولتی Xboxی بۆ لە بۆ ڕێکلامکردنی ئەو ساڵ ئەڤاتارە نوێیەکە یاخود پاندۆرا Frontiers of Pandora لە لیستەکەی سۆنی هەبوو کەواتە دەتوانین بڵین ئەڤاتار Frontiers of Pandora کە لەوانەیە سرەتای ساڵی داهاتوو یاخود ناوەڕای ساڵی داهاتوو لەسەر PlayStation 5 و Xbox Series بڵاو بکرێتەوە بەڵام تەنیا سۆنی بتوانێت ڕێکلامی لە بۆ بکە یاخود لەناو PlayStationی یەکەندە ترێلەکان بڵاو بکرێتەوە کەشتەچی مام ناوەند و زۆر میم نییە بەڵام ویستم ئاگادار بن کەوا لەوانەیە سۆنی بینی لەگەڵ Ubisoft بەقوتر بکە بەشی دوم یاری GreedFall ئاشکرا کرا بە ناوی GreedFall 2 Dying World جیهانە مردووەکە بەڵام بۆچی Red Dead Redemption 2 باسی پێش ڕووداوەکانی GreedFall دەکە کە بەشی یەکەمە کاتی خۆی GreedFall لەسەر Xbox Game Passi بڵاو کرایەوە وبزانم لەسەر پڵەسی بڵاو کرایەوە یا زۆر سەرکەوتو نییە ئەکشنی RPG بەڵام ئەسەر کێشیە بەڵام جۆرە گەیمەرێکی تایبەت بەخۆشی هەر هەیە من تاوەکوێسە تاقیم نەکردەوە بەڕاستی ناتوانم بۆچوونی خۆمی لەسەر دەرببڕم ئەگەر ڕۆژ تاقیم کردەوە ئەگە دەرتەنەکەم لەو هەفتەیە ڕێن ڤیدیۆیەک بڵاو کرێ زۆر سەرنجات شوو گەیمەر کەڵسە یاری Elder Scrolls Skyrim دروست کردیتەوە لەناو Unreal Engine 5 تەنیا گوندی یەکەمی دروست کردیتەوە بەڵام ئەگەر تەماشا گرافیکەی بکەین زۆر نازار دیارە یعنی بینە پێرچاوتان نەو پاشگاریەکان
بە ئەنریل ئینجن 5 دروست بکرێت دەکرێت بەو شێوازە جوان بن دەگەڕێتەوە سەر پەرەپێدەرەکەی بێگومان کە تا چەند گرنگی بە وردەکاری و گرافیک و فدڵەتی دەدەن بەڕاستی لە گرنگترینشە لە گرافیک فدڵەتی و وردەکاریە فدڵەتی واتە کوڵەتەکەی چەند بەرزە ئاسێتەکە مەسەڵەن دارەکە چەند بەڕاستی دەچی ئەوە چەند بە جوانی دروستکرا شتانە زۆر جوان دیارە و هیوادارم سەرکەوتوو بن بەڕاستی جەماعەتی یاری گەنشن ئیمپاکت دروستکەرانی گەنشن ئیمپاکت یاریشی نوێیان ئاشاکرد لەو هەفتەیە بە ناوی Zenless Zone Zero هیچی لەسەر نازانم و نازانم ئەو یاریە چۆنیشە لەبەرەوەی گەنشن ئیمپاکتم نەکردیە بەڵام ئەوەی دەزانم کەەوە گەنشن ئیمپاکت زۆر سەرکەوتووە زیاتر لە 1 ملیارد دلاری لەسەر مۆبایلی کۆ کردیتەوە کە پارەیەکی خەیاڵیە گەیمەرێکی زۆر لە کوردستانیش حەزی پێ دەکات بەڵام من زۆر حەزم بۆ جۆری یاریانە نەبووە و لەوانە من هەڵە بم و ئێوە ڕاست بن لەوانەیە ها چانسەکی پێ بدەم بزانم چۆنە یاریەکە گەیشتە کۆتایی بەرنامە چاتان ماز دەکەم زۆر سپاس کە لەگەڵم بوون سپاسی خۆشەویستی هەمووان دەکەم ئینشاءڵڵە دەبم بابەتی باش بابەتی تەندروست و بابەتی گەیمەر ئۆکەی منداڵی منە دەبی فێر گەیمبی لەسەریتی هیچ زۆرایەتی دانیە ئەوە ئەمرە دەبی بیکە سوامەت دەکەم بێگومان بە حەزی خۆی دەبیکەوە حەزی لە گەیمە یاخود حەزی لە گەیم نییە بەڵام دەبی يعني معقولني عزلين اوكي دي ان اي مني كده دي ان اي مني يعني جيم I don't know اوكي تعرفتي دعوتي تصوت مازدكم خوتا